سڵاوی خواتان لەبێ بەڕێزان ئەم گەیلان حاجی ئەمڕۆکە بە بابەتێکی نوێی تەکنیکی لەگەڵتان دەبم سەبارەت بە ئەوەی ئەمڕۆکە تایبەت نییە بە فۆتۆگرافی بەڵکو تایبەتە بە ڤیددیۆگرافی لە کاتی تۆمارکردنی ڤیددیۆ لەبەر تیشی خۆر یان لەبەر ڕۆژ بڵین ئاسان نییە کۆنتترۆلکردنی سکرینی کامیرایەکە لەبەر ئەوەی تیشی خۆر ئەوەندە بە قووەتە نازانی ئەندەر ئەکسپۆژەرە یان ئۆڤەر ئەکسپۆژەرە یان ئایزۆیەکە تەواوە کامەیان پێویستی بە زیاترە سێبەر لە سەد موچاوەکە هەیە نییە زۆر زەحمەتە کۆنتترۆلی بکەیت چونکە پێشتر لە سەردەمی کامیراکانی تر ئێستا کە کامیرایەکان زۆربیان DSLR-ن ئەوانەی بە شکل لە فۆتۆگرافەرانی وەکو من بەکاری دێن لە بۆ ئیشکاری ڕۆژانە DSLR هەموو ڤیددیۆکەی لە ناو سکرێنەکە دەتوانی ببینی بەڵام جاران کامیرای ڤیددیۆ بەم شێوەیە بوو ئەگەر بێت و ئەویان وەکو نمونەیەک بینینەوە ئەوە کامیرایەکی ڤیددیۆیە هەرچەندە مۆدیلەکەی کۆنا بەڵام مەجای تێدا هەیە لە ڕێی ڤیو فایندەرەکەیەوە ئەوە بە چاوی خۆتەوە دەنێ و زۆر بە ئاسانی دەتوانین دیمەنەکان کۆنتترۆل بکەی پشت بە LCD-ەکە نەبەستی پشت بە شاشەکە نەبەستی ئەو کامیرانەی ئێستا کە DSLR-ەکان ئەو توانایان نییە و بەڵکو ئەو مواسفاتەشیان تێدا نییە بۆیە بڕیارمدا بە کڕینی ڤیو فایندەر لە بۆ سەر سکرینی کامیرایەکە هەتاکو بتوانم بە ئاسانی لەبەر تیشی خۆر کامیرایەکە کۆنتترۆل بکەم هیچ کێشەیەکم نەبی چونکە زۆربەی ڕووداوەکان کە ڕوو دەدەن یان ئەو دیمەنەی کاتوو دەتەوێت بیگوازیەوە ئۆتۆماری بکەی یەک جارە ئیتر کە لە دەستت چوو ئەتوو دەکا هیچت نییە و ڤیددیۆت نییە ئەو ئەرکەی پێ سپێردرایە نەتوانی ئەنجامی بدەیت ئەگەر ڤیددیۆکە هەر کەم و کوڕیەکی هەبوو ئەوە کەم و کوڕیەکە لە تۆیە چونکە نەتوانێت وەکو پێویست ئەرچی خۆت ئەنجام بدەی و کارەکەت بکەیت ئەوە پارچەکانی ناو ڤیو فایندەرەکەیە دیارە سترا بەچی لەگەڵدا ئەوەی بە ملماوە بکەین یان بە هەر شێوەیە شترەگەر بمانەوە بەکاری بینین ئیشمان بەوەش نما ئەوە ڤیو فایندەرەکەیە ئەو ڤیو فایندەرە لە ڕێگای ئەو براکێتەوە دەیبەستین لە بنی کامیرای و ئێستاکە پرسیارێک دروست دەبێتن باش ئەگەر ئەومان بەستا لە بنی کامیرای خۆ ئەوە بە پێی قیاسی هەموو ترایپۆدەک نییە بێگومان ئەوەش قسەیەکی ڕاستە و هیچ غەڵەتی تێدا نیە ئەمن ئێستا کە ترایپۆدەکەی خۆم لەوەیە مانفرۆتۆیە بەڵام هاوشێوەی ئەو جۆبیم هەیە بنی جۆبیەکە لێ دەکەمەوە لە بنی ئەو براکێتە دەبەستم بەو جۆرە دواتر بە ئاسانی ئەوەیان دەگەڕێنمەوە سەر جۆبیەکە ترایپۆدی جۆبی جۆرەکەی زۆر باشە هەموو کارەکەت ڕادەپەڕێنی و کوالێتیشی زۆر بەرزە بەس بابێنەوە سەر بابەتەکەی خۆمان کە ئێستا کە دەمەوێتن ئیشارەتی پێ بکەم دێین لە ڕێگای ئەو بڕغیە بنەوەی دەیبەستین چەند حەرەکەیەکی هەیە لە بۆ شلی دەکەین ڕاست چاپ کوی بمانەوێتن ئێستا تەنها من دایدەنێم دوایە لەسەر کامیرای زەبتی دەکەم بڕغیە چتری ئەلێرە هەیە ئەو بڕغیە لە بۆ بنی کامیرایە بێگومان جێی بڕغیەکەی ترایپۆدی لە بنی کامیرای هەر هەموو کامیرایەک بێ قیاس نییە لۆیە ئەوە ئەو حەرەکەی درایەتی تاکو بە ئاسانی لە بۆ هەموو جۆرە کامیرایەک بگونجێ و بتوانی بیبەستی و هەروەها لە تەنیشتانەی دوو بڕغیتر هەیە بە براکێتەکەی وەیە ئەو دوو بڕغیە یارمەتی دەداتن بەرز و نزمی بکەی لەگەڵ سکرینەکە هەتاکو قیاسی خۆی بە تەواوی وەردەگرێتن یعنی بە سێ چار نەوە دەتوانی ئەتوو ئەوەی لەگەڵ کامیرایەکە زەبت بکەی هەتا دەگاتە ئەو قیاسێکەوە پێویستە و فیت لەگەڵ لەسەر سکرینەکە دادەنیشیتن و شتێکی تریشی هەیە کە دەیکەوە ئەوە لە بۆ زیاتر لە بۆ ئەو شاشەی ئەو کامیرانەیەکەوە ئەگەر تەچ بیتن سکرێنەکەی تەچ بیتن ئێستاکە کە لە سەریمدانە چونکە ئەگەر ئەوە بەداخراوی بیتن ناتوانیت تەچەکەت بکەیت بەڵام ئەگەر ئەوها هەڵت داوە ئاسانی دەتوانی
بە تەچ کامێرایەکەت بەکاربینی. ئێستاکە دەیبەستین ئێستا ڤیوفایندەرەکەمان بەستایە تەنها یەک قیاسیمایە ڕاست و چەپی پێ بکەین و لەگەڵ بەرزی و نزمی بۆ ئەوەی بزانین فیت لەگەڵ سکرینەکەی یان نە. دواتر ئێستاکە قیاسەکەی قیاسەکەی زەبتە. ئەو بڕغیانەتەنیش تون دەکەین لە بۆ ئەوەی بەرزی و نزمی بەسەردانێت و هیچ کێشەیەک ڕوو نەداتن لە کاتی بەکارهێنان و دووبارە نیشانتان دەدەمەوە ئەگەر بێت و بمانەوێت تەچ سکرین بەکاربینین بە ئاسانی ئێستاکە دەتوانین، بەڵام ئەگەر ئەو حرەکەی تێدا نەبی ڤیوفایندەرەکە ناتوانین بە تەچ سکرینەکەی بەکاربینین و دەبی هەر جارێک بمانەوێ تەچی بکەین براکێت ڤیوفایندەرەکە بە کاملی لا ببین و کاری خۆمان بکەین، بەڵام ئەو حرەکەیە کارەکی زۆرمان لە کۆڵ دەکاتەوە و بە ئاسانتر دەتوانین ئیشەکان ئەنجام بدەین. و بەکارهێنانیشی زۆر خۆشە لە ناو ڤیوفایندەرەکە توانای داخستنی شەتەریشی هەیە لە بۆ ئەوەی داخستنی ڤیوفایندەرەکە و کە کارت پێ نەمینێت لە ئەوەی تۆزی نەستە ناوێ و پیس نەبیت و دوایە کاتت لێ دەگری هەتا خاوێنی دەکەیەوە و دەرەجەی چاویشی هەیە، دەرەجەکەت لەگەڵ قیاس چاوی خۆت دەیگونجێنی چەند سافتر یان ئۆپتیکەڵەکەی برین لەگەڵ چاوی خۆت دەیگونجێنی چەند لە پاشتربی یان لە پێشتر بیتن لە ڕێگای ئەو ڕینگەوە بە ئاسانی کۆنتترۆلی دەکەی. پێشنیار دەکەم هەموو کامێرەمانێکی ڤیددیۆگرافی ئەوانەی بە کامێرای DSLR ڤیددیۆ دەگرن ڤیوفایندەرێکی لەو جۆرەیان هەبیتن، کۆمەرێک مارکە هەیە هەر کام لەو مارکانەی بەدەستی دێنن، هەر کام لەو مارکانەی پارەی پێ دەدەن ئاساییە. ئەمن ئەوەم بە نزیکەی $50 سعرەکەی هەم پێدایە، دەکرێت ئێوە شتێکی باشتر بکڕن یان هەرزانتر بکڕن نەوەچ ترتان بەدەست بکەویتن، بەڵام برادەران هاوکاریان کردم لە نرخەکە لۆیە بۆ سعریان دامی ئەگەر ناسەری خۆی $100 سوودی زۆرە 2000 ئیشی پێ بکەی ئەو پارەیە دەینیتەوە بەڕاستی، چونکە کۆمەڵک کێشەی ڕووناچی و شەتەر و ئۆڤەر ئەکسپۆژەر و ئەندەر ئەکسپۆژەر و ئایزۆی زۆر و هەموو ئەوانت لە کۆڵ دەکاتەوە بەبێ کێشە ئەرکەکەی خۆت ئەنجام دەدەیت. ئەوەی ئێستا کەمایە نیشانتان بدەم بەشی بنەوەی ترایپۆدەکەش زۆر بە ئاسانی دەتوانی لەسەری ببەستی لۆ ئەوەی چونکە هەروەکو گویتم ئەو جۆرەی بەو براکێتەی وەیە لەگە هەموو ترایپۆدەک ناگونجێتن، ئەوەی من مانفرۆتۆیە لەسەری دانانیشیتن بە هیچ نەوعک لۆیە جێگای کردیتەوە لە بنەوە تاکو بەشی ترایپۆدەکەت بینی و هێدی ترایپۆدەکەت بینی و لەسەری ببەستی دواتر دەیگەڕێنەوە سەر ترایپۆدەکەت. هەروەکو گوتم ئەو جۆبیە تەنها لە بۆ تێست ئێستاکە لە بۆ ئەوەی بیبینن کە کووە بەکاری دێنم ئەگەر نا خۆم کامێرای ترایپۆدی مانفرۆتۆ بەکاردێنم و ئێستاکە بەم جۆرە ترایپۆدەکە بەکاردێنین و ڤیوفایندەرەکەش لەسەر کامێرایە. لەبەر ئەوەی کەڤەر لەسەر کامێرایەکەی من هەیە ڕێک بە فیتی دانانیشی دەبێت و کەڤەرە ڕیموف بکەم لۆ ئەوەی جوانتر و بە فیتی دابنیشی خۆی کەپس کاتن لەسەر سکرینەکە و هیچ کێشەیەکی نەبی ڕووناچی لە کەلەنەکانی دزەی نەکاتن، بەڵام ئێستاکە تەنها لە بۆ نیشاندان بوو دواتر ئەو کەڤەرە ڕیموف دەکەم و ئاسانتر ڤیوفایندەرەکە لەسەر سکرینەکە خۆی چەسب دەکا خۆی قەیم دەکا هیچ ڕووناچیش لە کەلەنەکانیەوە دزەی ناکاتن. زۆر سپاستان دەکەم کە تا ئێرە لەگەڵم بوون، هیوادارم سوودی هەبوو بێ بۆ ئێوە و بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.